چێشتی مجەور نووسینی هەژار موکریانی. پوختەیەک دەربارەی ژیانی نووسەر. مامۆستا هەژار ناوی ڕاستەقینەی عەبدوڕەحمانی شەرەفکەندی کوڕی حاجی مەلا محەممەدە. لە ساڵی 1920 لە مەهاباد لەدایک بووە. لە ساڵانی سەرەتای ژیانیدا لە لای باوکی و پاشان لە حوجرەکاندا لە سەردەستی چەند مامۆستایەکی ئاینی دەرسی گوڵستان و بوستانی سەعدی خوێندووە. هەژار هەر لە سەرەتای دامەزراندنی کۆمەڵەی ژیانەوەی کوردستانەوە کە بە ناوی کورتکراوەی ژێکاڤ ناسراوە تێیدا ئەندام بوو بەشداری کارە حیزبیەکانی کردووە. دواتر لە کۆماری کوردستانیشدا دەوری هەبوو لەگەڵ مامۆستا هێمن لەلایەن کۆمارەوە بە شاعیرانی نەتەوەیی کوردستان دەناسێنرێن. دوای هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول بە سەرکردایەتی مستەفا بارزانی و لە ساڵی 1963دا هەژار دەچێتە پاڵ شۆڕشەکە. کاتێک ڕێکەوتنامەی 11 ئازاری ساڵی 1970 لە نێوان سەرکردایەتی شۆڕشی کورد و حکوومەتی عێراقدا مۆرکرا دەنێردرێتە بەغداد بۆ ڕێخستنی کاروباری یەکێتی نووسەرانی کورد کە بە تازەکی لادەی شوباتی ساڵی 1970دا دامەزرا بوو. پاشان لە کۆنگرەی یەکێتەکەدا بە سەرۆکی دەستەی بەڕێوەبەر هەڵدەبژێردرێ و لە هەمان کاتیشدا دەبێت بە ئەندام لە کۆڕی زانیاری کورد. هەر لەو سەروبەندەدا و لە ساڵی 1972دا پارتووکی شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسی لە فارسیەوە دەکاتە کوردی و لە چاپخانەی کۆڕی زانیاری کورد چاپی دەکات. هەژار لە ماوەی ژیانیدا بەرهەمگەلێکی زۆری نووسیوە و پێشکەشی کتێبخانەی کوردی کردوون و چەند بەرهەمێکیشی لە فارسی و عەرەبیەوە وەرگێڕاوە بۆ زمانی کوردی و وەرگێڕێکی ئێجگار کارامە و لێهاتوو بوو. هەژار لە ژیانیدا گەلێ تاڵی و ئاوارەی کێشاوە تا لە ڕۆژی 21 شوباتی ساڵی 1991 کۆچی دوایی کردو تەرمەکەی بەرەو موکریان دەهێنرێ و لە گۆڕستانی باخی فیردەوسی لە شاری مەهاباد بە خاکی دەسپێرن. کورتەیەک دەربارەی کتێبی چێشتی مجەور. چێشتی مجەور ژیاننامەی خۆنووسی مامۆستا هەژار عەبدوڕەحمان شەرەفکەندیە کە تێیدا باسی سەرگوزشتەکانی ژیانی خۆی دەکات. ئەم بەرهەمە یەکێکە لە پەرتوکە دەگمەنەکانی ئۆتۆبایۆگرافی بە زمانی کوردی کە مامۆستا هەژار بە زمان و گێڕانەوەیەکی شیرین باسی ژیانی خۆی و بەسەرهاتەکانی کردووە و لەسەر داوای خۆی پاش کۆچی دوایی مامۆستا هەژار بڵاو بۆتەوە. پێشتر لە سەروبەندی تەوابوونی دەستنووسی کتێبەکەتە مامۆستا هەژار بەرهەمەکەی ڕادستی مامۆستا ماجید مەردۆخ ڕۆحانی دەکات و ئەویش بە لێبڕاوانە و دڵسۆزیەوە دەیخوێنێتەوە و پێداچوونەوەی بۆ دەکات و ناونامەیەکیش بۆ ڕێخستنی ناوی کەسەکانی ناو کتێبەکە ئامادە دەکات. پاشان لەسەر وتەی مامۆستا ماجید مەردۆخ ڕۆحانی کە لە دەستپێکی کتێبەکەدا باسی دەکات کتێبەکە دەنێرێت بۆ خانی شەرەفکەندی کە دەکاتە کوڕی مامۆستا هەژار و دوای ئەوەی بە ئامانەت و دڵسۆزیەوە تایپی دەکات و دەستنووسەکە ساغ دەکاتەوە بە چاپی دەگەێنێت و نوسخەیەکی بۆ مامۆستا ماجید ڕۆحانی دەنێرێتەوە و ئەویش زۆری بەدڵ دەبێت. هۆکاری ناونانی کتێبەکەش بە چێشتی مجەور بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەژار شێوازی ژیانی خۆی بە چێشتی مجەور شوبهاندووە. لە کۆندا مجێوری مزگەوتەکان دەفرێکی گەورەیان هەبووە. خواردنی ماوەی ماڵانیان تێکردووە و هەمویان بەسەر یەکدا تێکەڵاو کردووە. ئەمە ژوای کردووە هەم شتی زۆر بەتام و چێژ و هەم شتی زۆر بێتامیشی تێدا بێت. لەو ڕووەوە مامۆستا هەژار وەک مەجازێکی ئەدەبی ناوی یادداشتەکانی خۆی بە چێشتی مجەور ناوناوە. پەرتووکخانەی دەنگی دەستگای میدیای هاوڵاتی کتێبی چێشتی مجەور لە سەرەتاوە تا کۆتایی دەکاتە زنجیرەیەکی دەنگی و پێشکەشی خوێنەران و بربێژانی کورد زمانی دەکات. چاوەڕێی زنجیرەیی دووەم بن.